ڕاستە شێخ عەبدولقادری گەیلانی ئاگای لە کەسێک بووە و تیری بۆ هاویشتووە کاتێک کەسەکە لە شوێنێکی تر بووە هاواری بۆ کردووە؟ بەدڵنیاییەوە ئەوانە هیچیان ڕاست نین، زانایانی ئەهلی تەحقیق هەمویان تەحقیق کردیە، زۆر شت بە شێخ عەبدولقادری گەیلانی هەڵبەستراوە. شێخ عەبدولقادری گەیلانی پیاوێکی زۆر مەزن بووە، زۆر گەورە بووە، عالمێکی گەورەی ئەهلی سوننە و جەماعەیە، زاتێکە لەو زاتانەی کەوا ئیقتیدای پێوە دەکرێ و دین و عەقیدەی لێوەرگیرایە لە بازنەی ئەهلی سوننە و جەماعە حیسابە، ڕیوایەتە صەحیحەکانی لێی کرایە، ئەو کتابانەی بە صەحیحی لە پاشی بەجێمایە، ئەهلی تەحقیق تحقیقیان کردیە. شێخ عەبدولقادری گەیلانی ئەو زاتە بووە، تەنانەت ئیبن القەییمی جۆزیە و ئیبن تەیمیەش لە هەندێک لە شوێنەکان قسەی وی دەینەوە لۆ مەسائیلی عەقیدە و بیر و بڕواش کە بە یەکێک لە شێخە گەورەکانی خۆیانیان داناوە، چونکە مجتەهید بووە ئیمامی عەبدولقادری گەیلانی هەم لە مەذهەبی شافعی هەم لە مەذهەبی ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل، لە هەردوو مەذهەبان ئیجتیهادی کردووە، فەقیه و زانایەکی زۆر گەورە بووە و داعیەکی گەورە بووە لە سەردەمی خۆی، بە سەدان هەزار خەڵک لە سەردەستی بە ڕیوایەتی صەحیحەوە بە ڕیوایەتی متەواتیرەوە لە سەردەستی لە کافران موسڵمان بووینە و لە گوناهکاران تۆبەیان کردیە. پیاوێکی گەورە بووە، مەزن بووە، عەقیدە پاک بووە، زۆر شتیشی پێ هەڵبەسترایە، ئەو بەریئە لێ بەدڵنیاییەوە. بە شێخ عەبدولقادریش ئینسان بووە و نەیتانیە زەرەر و زیانی لەسەر خۆشی لابدا نەک لەسەر کەسێکی دی. بەس ئێمە دەتوانین بڵێین بەو شایەدیانەی لۆی درایە و ئەهلی تەحقیق و متمانە کە گۆتیتیان وەلیەک بووە لە وەلیە بەرزەکانی خوای پەروەردیگار، ئینشاءالله لەوان حیساب بووە و خوای تەعالە لێی خۆش بووە و پلەپای زۆر بەرزە ئینشاءالله لە لای خوای پەروەردیگار، بەس نابی دەڕەوی لەگەر بکرێ. وەڵا شێخ عەبدولقادری گەیلانی لەوێڕا لە بەغدای ئاگای لێ بووە لە بەسڕای چ دەکرێ، یان لە بەغدای ئاگای لێ بووە لەو پەڕی دنیای چ دەکرێ، شتی وا ئاسان نییە. جاروبارێک دەبی وەکو کەرامەت، ئەویش جاروبارێکە دەبی دەلیل هەبێ، کەرامەتەکەش دەبی مەرجەکانی لێ بێتە جێ، کە لەو سلسیلە و زنجیرەی خۆمان دەگەینە سەر کەرامات الئەولیا. ئایا ئەو کەرامەتانە دەبی مەرجەکانیان چ بێ؟ هەندێک لە کەرامەتەکانیش دەرەینەوە و دەخەینە بەرگوێچکەتان. جاروبارێکە ئەو هەموو شتانەی دەگۆترێ و هەیە هەمویان هەر ڕاست نییە و شێخ عەبدولقادری گەیلانی بەڵێ ئیمامێکە و فەقیهێکە و زانایەکی گەورەیە و لە ئەهلی سنە و جەماعەیە و دەبی ئێمە دوعای خەیری بۆ بکەین و علم و زانستی و زانیاریەکەی لێوەگرن. ئاخر قسەمەوەیە باشە ئێمە لۆ معجەب بین بەوەی شێخ عەبدولقادری گەیلانی لە بەغدای ئەوەی دیت و ئەوهای کرد و ئەوانەی کرد، ئەوە بەمەچێ ئەگەر کەرامەتیش بی و خوای تەعالە لۆوی نوان دەبی. ئەوە لەمە داوانیە لۆ نایی ئەتوو بە دوو قسەکانی شێخ عەبدولقادری گەیلانی بکەوی. ئەمن داوام لەو خەڵکەیە کە دەڵێ ئەمن تابعی شێخ عەبدولقادری گەیلانیمە، وەرن ئەوە کتابەکانی مەوجودە، نەسیحەت و ئامۆژگاریەکانی هەیە، قسە زێڕینەکانی هەیە. ئەو زاتە زاتێکی گەورەیە، زانایە، بەڕێزە، ئەهلی سوننە و جەماعەیە، لۆ نایە قسەکانی جێبەجێ بکەی. وڵا هەر شێخ عەبدولقادری گەیلانی پیاوێکی زۆر گەورەیە ئەو های کرد و هاواری بکەمێ، نا هاواری مەکێ، ئەو قبوڵی نییە هاواری بکەیت، چکە ئەگەر قبوڵی بی خوا لەویش خۆش نابی. ئەگەر عیسا قبوڵی بی هاواری عیسای دەکرێ، خوا لە قورئانی دەفەرمێ خوای تەعالە عیسای عەذاب دەدا، دەڵێ خۆ پێدوا بووە تو لە ئاستی منی عیسا بانگت بکەنوە تو ئاگات لە هەموو شتێکی بی و هەموو شتیان لۆ جێبەجێ بکەی. ئەمن ڕێزم لە تو نایە، عیساتون کردتە پێغەمبەری خۆم عليه الصلاة والسلام. عیسا تەبەڕا دەکا، دەڵێ من ئەوانە بوویمە و دایکیشم وانە بووە، ئەوانە گومڕابووینە، ئەمنیان پەرستیە و هاواری منیان کردیە ئەو دیانانە و نەسرانیەکان. ئەی خوای رب العالمین، جا من دەڵێم وتەکانی شێخ عەبدولقادری گەیلانی بە ئەوانە جێبەجێ بکەن، عەقیدەیان پاک بکەنەوە، بدعی نێرن. شێخ عەبدولقادری گەیلانی هەر زۆر مسیر بووە لەسەر نەهێشتنی بدعی، چونکە زۆر ئیقتیدای بە ئیمامی ئەحمەد وە کردیە، مجتەهیدێکی گەورەی مەذهەبی ئیمامی ئەحمەدە. ئیمامی ئەحمەد ناسراوە بە ئیمامی سونە و قامیع البدع، یعنی بدعی لە بن هینایە. جا شێخ عەبدولقادری گەیلانیش لەو زاتانە بووە. ئەوانەی هاواری شێخ عەبدولقادری دەکەن هەموو گیانیان پڕە لە بیدع و خوڕافیات جاروەیە. کاکە شێخ عەبدولقادر وەڵڵاهی دەچینە قیامەتێش ئەگەر قسەکانی من و ئەمثالی وەچیمەی پێ خۆشتر نەبوو
لەوێ ئەگەر خوای تەعالە وەمان لێ بکا ئێمەش لەژێر ئاڵای پێغەمبەری بین عەلەیهی سەڵات وسەلام لەبەری دەپاڕێینەوە. ئەگەر ئەو نەوع قسانەی پێڕاستتر و چاکتر و تەواوتر نەبوو حەقت هەبێ، چکاوە ڕێگای پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام بەویدی ڕازی نییە، تەبەڕای لێ دەکا شێخ عەبدولقادری گەیلانی. ئەوجا کەواتە ئێمە بە ئیمامی دابنین، ئیقتیدای پێوە بکەین لە قسەکانی، لە ئەوانەی دەلیلەکانی لۆمان دەینتەوە و وەکو عالمێک و زانایەک و داعیەکی گەورە بیناسێنین بە خەڵکی، نەک لە شەعنی گچکە بکەینەوە وەڵا شێخ عەبدولقادری گەیلانی کەئەنەهو وهای بینیە بەرچاو پەنا بەخوای وەکو خەڵکێکی ئەو ڕۆی نەخوێندەوار ئیدعای شێخایەتی و یان فلانی دەکا، ئەویش وەکو نەخوێندەوارێکی لەوێ هەندێک کەرامەتیە بۆ هەندێکەوە نەخێر. عالمێکی زۆر گەورە بووە شێخ عەبدولقادری گەیلانی، علمیش لە هەموو شتێکی گەورەترە. ئەوەی علمیشی نەبێ ئیمامی غەزالی دەفەرمێ هەتا ئێوارێ عەمەلیشی هەبێ پێی ناگۆترێ شێخ و مرشید. زۆر جارە ماوەمان گۆتیتەوە شەرتی شێخایەتی و مرشیدایەتی دوو مەرجە. ئیمامی غەزالی دەفەرمێ، ئەوە قسەی من نییە، دەفەرمێ بە ئایەت و بە حەدیث بە ئەثەر ئەو دوو شەرتە لە هەر کەسێکی هاتەجێ ئەوە شێخە و مرشیدە. هەر یەک لەو شەرتانەی لێ نەهاتەجێ هەتا ئێوارێ ئیدعا بکا کوڕی فلانیە بنەماڕەی فلانیە سەیدە فلانە نە شێخە نە مرشیدە، بە دوای مەکەوە. یەکەم دەبی علمی هەبی، چاک لە شەرع گەیشتبی، ئەگەنا غەڵەتی توش دەبی و غەڵەتی تووشی خەرچی دەکا. ئیرشاد گەمە نییە، شتێکی گەورەیە. هەر شێخێک عالم بوو علمی لێ هاتەجێ، زانیت شارەزایە لە قورئان و لە حەدیثی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام، ئەو کاتەی قسەی لێ وەردەگیرێ. مەرجی یەکەمی لێ هاتیتە جێ. مەرجی دووەم دەبی عەمەل بکا بەو عیلمەی لە خەڵکەکەی دی باشتر، هەنی پێیوە دیاربی. ئەگەر نا شەیطانیش ئیمامی غەزالی دەفەرمێ عالیمە، لە زۆر کەسانیش عالمترە. لو كان للعلم شرفا لكان أشرف خلق الله إبليس. إمام غزالي دفرمي أجر هاد باو علم زانياري بلو باي بكسب بخشي بابتني ببي عمل أو كاتي دبا إبليسي شيطان لهمو كسب بلو باي تربا كان لزور كسان زاناترو شارزاترو علمي هي بس عملي بينك كوات الشيخ دبي علمي شيابي عملي شبيبكا أو كاتي هر شيخك الديد علمي هبو عملي شي بيدكرت بمرشيدي خوتي بزاني لخزمتي دابي ونصيحتي بكا مشغاري بكا لدواي بروي خزمتي بكاي بشرعيني أو تواوا بلا مقر علمي نبو با عملي شيابي عابدة أو نازناوي لي دندري لشريعة الإسلام نابي فتواي لي وقري نابي علمي لي وقري بلام لعملكي تاوي لي بكي اقتداي بي بكي قينا مادام عملي زور باشي عابدة شي باشا كسيش علمي هبو عملي نبو لعلمكي براستي وجواني بلاو دكر دوا اقا علمكي غلطي تيدا نبو لي وقري قينا بس تمشاي عملكي مكا هر كسيش علم وعملي بيك وكو كرد بو لخويدا او الشيخ او مرشيدا وبدواي كو لخزمتي دابو لي وربقرا او كاتي زررنا كي قازانستا. صلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.